بەڵێ ئەمڕۆ بەیانی کە بازاڕی دۆلارەکەی هەولێر کرایەوە نرخی 100 دلار بەرامبەر بە 146,250 دینار بوو تا سعات دەش لەو دەوروبەرە کەمتر زیاتر مامەڵی پێوە دەکرا بەڵام ئێستا و کاتی ئێمە تێدان کاتژمێر 12 لای داوە نرخی 100 دلار ئەمریکی بەرامبەر بە 146,900 دینارە 800 دینار و ئێستا و کاتی کەمە لێرە قساکەین بوو بە 900 دینار پێشبینی ئەکرێت زیاتر بەرز بێتەوە ئەمەش لە کاتێکدایە کە دوێنێش شەو پرۆژە یاسای پەرلەمان کە نرخی پەرلەمانی عراق کە نرخی دۆلاری جێگیر کرد بە 145,000 دینار و تا دەگاتە دەستی هاوڵاتیان و ئەوانی کڕین و فرۆشتنی دۆلار دەکەن نزیک دەبێتەوە لە 147,000 دینار بەڵام ئەوەی ئێستا هەیە لای هاوڵاتیان زیاتر ئەوەی ئەو دڵە ڕاوچێ نەماوە لای هاوڵاتیان کەوا پێشتر قسەیەک هەبوو دەگوترا دۆلار بە نرخی 135,000 دینار یان 130,000 دینار جێگیر دەکرێت بەش لە حاڵێتێکدا بوو کە ئەگەر دۆلار لە 143,000 دینار کەمتر وایە هاوڵاتیان بە شوێکی بەرچاو ڕویان لە بازاڕی دۆلار و ئەو شوێنانەیەکوا کڕین و فرۆشتنی دۆلاریان تێدا دەکرد ڕویان لەو شوێنانە دەکرێت و پارەیان هەیە دەیان گۆڕیەوە پارەکانیان دەگۆڕیەوە لە ترسیەوەی کەوا دۆلار دابەزێ بۆ 130 بۆ 135,000 دینار ئەمەش لە کاتێکدا بوو کە لە 143,000 دینار بەخوارەوە بوو ئەمە هەوڵەدەین لەگەڵ هاوکارم کاکەڤاڵ وێنەکان بگوازینەوە لە بازاڕی دراوەکەی شاری هەولێرە قسە لەگەڵ بەشێکیان بکەین لەسەر نرخی ئێستای دۆلار کاکە سڵاوت لێبێت بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵتین نرخی ئێستای دۆلار چەندە و بەیانی چەند بوو چەندی جیاوازی هەیە لەگەڵ ئێستا بەخێر بین پێشەچی دۆلار بەیانی بە 46 ڕوبعی بوو ئێستا 46,750 عەرزە لای هاوڵاتیان ئەوە لە ڕاوچێ ماوەکەوە دۆلار بە 135 جی بکرێت ئێستا بازار ئاسایی بۆ تۆ هاوڵاتیان ئەویان ماوەکەوە بە خێرای بێن دۆلار بکڕن و بفرۆشنەوە بەخوای ئەو عرض و تەڵەبەی لەسەر یانی هاوڵاتیان نایەن سێن دابەزین وەستانی زۆرە ینی ئەویان نییە برێتە 130 لەبەر حکومەتی عێراقی 145 تەسبیتی کردیان دەست خۆش بێت مامۆستا سڵاوت لێبێت بازاڕی دۆلار چۆنەوە وڵی بازار شێواوە ئەوەی دوێنێ کاریگەری هەبوو زۆر خراپ بوو بۆ خەڵکی فەقیر زۆر خراپ بووە چاوەڕێیەکرێت چی لێبێت بۆ ئەمڕۆ بۆ سبەینێ وڵی گرانترە بێ وابێ وڵی بەتە احتیمالە 47 تێپەڕێ بەڵێت چیاوەی گوێت لێ دیارە نرخی دۆلار بەپێی ئەوانە بێت کەوا لێرە ئیشکردن و فرۆشتنی دۆلار دەکەن بەرزتر بێتەوە بۆ 147,000 بەسەرەوە ئەمە هەوڵە دەینێشتان هەوڵەتی زیاتر وەرگین کاکە سڵاوت لێبێت بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵتین بازاڕی دۆلار ئەوڕۆ چۆنە بینیت کاکە سڵاوت لێبێت بازاڕی دۆلار ئەوڕۆ بەراورد بە دوێنێ پێش ئەوەی پرۆژە یاساکە پەسەند بکرێت بە 145,000 دینار چۆنە ئەوڕۆ پێشەشی بە خێرهەتان داکەم وڵی سعرەکە زۆر بەرز بوویەوە دۆلار لە چاو دوێ بە 45 و نیوی بوو 45 و 600 بوو 700 بوو تا ئێوارە 45 و 850 بوو بەڵام لەگەر پەسەرکردنی بووجا کە بازار تێگەی سعرەکە جێگیر کرا لە بانقی ناوەندی دەستکاری ناکرێ بەی شێوێکی مباشر هەرشەوەکەی وەرەخە بووە 136 ڕۆبێک ئێستاش حالیان بە 146 و 900 هاوڵاتیان بەراورد بە دوێنێ ئەوڕۆ سەردانیکردن چۆن بووە ویستیانەی دۆلار بکڕنیان بفرۆشن واز دەکەم ئەوڕۆ دۆلار فرۆشتن زیاترە دوێنێ کابرا چاوەڕێ بانقی ناوەندی دەکردێت بۆ سعرەکە نوانێ بێتە خوارێ بە زەوڕۆ جێلێنێ بار سعرێک بی دەکڕی پێ برێت 46 و نیو پێ برێت 47 دەکڕی هیچ علاجی نییە بەس دوێنێ نانەی دەکردێت بۆ نوانێ سعرەکە بێتە خوارێت چکە بوجە پەسەند نەکرابوو بەخێر بێت بەڵێوا لە دوێنێەوە نرخی دۆلار بەراورد بە ئەو ڕۆژەوە لە 45ەوە ڕۆژتۆ نزیکە بێتەوە ئێستا لە 47 دێمەوە بەلای ئێوە بەڵێ بەڵێ موراد سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاری